ژنانی دەربەنیخان بە ئامانجی ئابووری سربەخۆ و بەدەستێنانی بژێوی ژیانیان بەشداری خولێکی فێربوونی درومان دەکەن. دەڵێن مەبەستمانە شوێنی کاری خۆمان بکەینەوە. بۆ بەشداریم کردو بۆی فێری شتێک بم و میهنەیەک فێر ببم و پێشکەش بە گەلەکەمی بکەم یان دوو کەس فێر بکەم دوو شتێکی ئاشتێکی جوان بدورم و وەکو خانمێک ئەمە ئیشێکی باشە و هەم لە ڕێی دینی و حەڵاڵە و ئیشێکی باشە و پاکە. تر بۆ خانمانیش هەم لە ماڵەکەی خۆتە ئەتوانی ئەمە بکەی و هەم ئەتوانی کە بووی بە شتێکی گەورە دوکانێک دانێشتێک هەمیکێکتر بەشداری بکە ئیشێکی زۆر باش و ڕێک و پێک و پاک و پختەیە. والله بۆ بەشداریم لەم خولیا کردو بۆی کە مهنەیەکم بۆ دروست ببێ و فێر ببم و بەو دەست و بازوانەی خۆم یارمەتی خەڵکی پێ تر چاوکراوەیە کە ئەبن بۆ ڕۆژی خۆیان و ئینشاءڵڵا بۆ ژیانی خۆیان کە بتوان هەوڵماندوو بنێکی زۆر بکەن بۆ خۆیان کە محتاج و احتیاجی دەستی کەس نەبن. بەڕێوبەرێتی وەرچوو لاوانی دەربەنیخان لەگەڵەوەی خولەکەی کردوێتەوە دیاری هەندانیشی بۆ یەکەمەکانی خولەکە دابین کردووە و بەڕێوبەرەکەی دەڵێت ئامانجمانە ئەم فێرخوازانە ببنە خاوەنکاری خۆیان. دیارە بەڕێبەراتی لاوانی سلێمانی و ناوەندی و شوڕلانی دەربەنیخان ئامانجان لەم جۆرە خولانە کردنەوەی ئەم جۆرە خولانە ئەوەیە کە زیاتر مەسەن گەنجان و لاوانەوە بە تایبەتی خانمان لەسەر پێی خۆیان بۆسنەوە داهاتێکیان هەبێ بۆ خۆیان کە پشت بە خۆیان بەسن بەتەنکی دەمە دیارە دەربەن بۆ خۆی جێگەیەکە کە ئیش و کار و کاسبی تێدا کەمە و ئەم جۆرە خولانە هەرێکێک لەمانە توانن لە ناوچەکانی خۆیانە و لەو گەڕەکانی خۆیانە بتوانن دوکانێکی بچکۆنیان خنجیرانە لە بازاڕەدا بنێن و پشت بەخۆیان بەسن و بتوان ئیشوکارەکانی هیچ نەبێ خێزانی خۆیان و ئەو شتومەکانی کە خۆیان هیانە نەیبەنە دەرە خۆیان لە ماڵەوە بیدورن و بتوان ببنە خاوەن پیشێ خۆیان. دەربەنیخان 60,000 دانیشتوان و 5,000 ئاوارەی تێدا دەژی، بەڵام هەلی کارکردن تێیدا ئەستەمە. ئەم جۆرە جموجوڵ و فێربوونە پیشەیانە بە تایبەت بۆ ژنان جێگەی ئومێدی دانیشتوانەکەی و فێرخوازەکانیشە. ڕێبین محەممەد شارپرێز دەربەنیخان.